پرسی موچەی فەرمانبەران و خانەنشینانی هەرێمی کوردستان لە ساڵی 2026دا هێشتا وەک گەورەترین ئاڵۆزی نێوان هەرێم و بەغدا ماوەتەوە. سەرەڕای تێپەڕبوونی ساڵانێک بەسەر تێپەڕاندنی یاساکانی بودجە، هێشتا موچەخۆران لە کۆتایی هەموو مانگێکدا دەبنە قوربانی ململانەیەکی دارایی و سیاسی کە ناوی لێنراوە کێشەی داهاتی ناوخۆ. ئێستا و جارێکی دیکە پرسی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بووەتە خاڵی سەرەکی و ناکۆکی لەگەڵ بەغداد. حکوومەتی ماوە بەسەرچوو دەڵێت بەهۆی بارودۆخی ناوچەکەوە داهاتەکان کەمی کردووە و توانای دابینکردنی 120 ملیار داهاتی نانەوتیمان نییە. ناکۆکیەکەش لە کاتێکدا هەزاران فەرمانبەر و خانەنشین چاوەڕوانی دڵنیابوونی دابینکردنی موچەکانیان و بە پێی زانیاریەکانی کەناڵەکانی دەسەڵاتیش دابەشکردنی موچەی مانگی حوزەیرانی ئەم ساڵ لەم هەفتەیەدا نابێت و چارەنووسی کەوتووەتە سەر کۆبوونەوەی هەفتەی داهاتووی ئەنجومەنی وەزیرانی عێراق. بابەتەکەش پەیوەندی بە کێشەی بڕی داهاتی نانەوتی هەرێمەوە هەیە. بە پێی سەرچاوەیەکی هەرێمی کوردستانیش هەرێم دەتوانێت تەنیا 50 بۆ 60 ملیار دینار ڕادەستی بەغداد بکات، ئەگەر زۆریش بکەن دەتوانن تەنیا 70 ملیار دینار ڕەوانە بکەن. ڕێگی ئەم کێشەیە بۆ شێوازی جێبەجێکردنی یاسای بودجەی گشتی بۆ ساڵانی 2023 تا 2025 دەگەڕێتەوە کە پرۆژە یاساکە حکوومەتی هەرێم پابەند دەکات داهاتە نەوتی و نانەوتیەکان بە پێی میکانیزمێکی هاوتەریب لەگەڵ حکوومەتی فیدراڵی بەڕێوە ببات. لە بەرامبەردا حکوومەتی فیدراڵیش بەرپرسیارەتی دابینکردنی موچە و مافەداراییەکانی هەرێمی کوردستان لە ئەستۆ دەگرێت. بەڵام جیاوازی لەسەر ژمارە و بڕی داهاتە کۆکراوەکان و شێوازی هەژمارکردنیان و ئاستی شەفافی لە راپۆرتکردندا هەمیشە هۆکاری دروستبوونی ناکۆکی بووە و بەردەوامبوونی ئەم دۆخە تەنیا کێشەی فەرمانبەران نییە، بەڵکو گورزێکی کوشندەیە لە ئابووری هەرێم. کاتێک موچە دوا دەکەوێت جوڵەی بازار دەوەستێت و هێزی کڕینی خێزانەکان کەم دەکاتەوە. شارەزایانی یاسایی ئاماژە بەوە دەکەن گەرچی یاسای بودجە چوارچێوەیەکی گشتی دیاری کردووە، بەڵام هێشتا لەسەر جێبەجێکردنی هەندێک ماددە بە تایبەتی ئەوانەی پەیوەست بە داهاتی ناوخۆ و چاودێری دارایی جیاوازی لە لێکدانەوە هەیە. بۆیە لەگەڵ هەر قۆناغێکی گفتوگۆ ئەو بابەتە دووبارە دەگەڕێتەوە و کاریگەری ڕاستە و خۆی لەسەر دابینکردنی موچەکان دەبێت. لە سەرەتەوە بۆ ئەوە بووە ئێمە بگەینە ڕێکەوتنێکی باش لەلایەنی سیاسیشەوە چاودێران پێیان وایە چارەسەری کێشەکە تەنیا بە ڕێکەوتنی دارایی ناکرێت، بەڵکو پێویستی بە متمانەی سیاسی و سیستمێکی شەفاف بۆ تۆمارکردنی داهات و میکانیزمێکی هاوبەش بۆ چاودێری گواستنەوەی پارە هەیە و دەڵێن ئەگەر ئەم سێ بنەمایە دابین نەکرێن هەر ڕێکەوتنێک دەتوانێت بەهۆی ناکۆکی نوێ لە جێبەجێکردن دووبارە ببێتە هۆی قەیرانی موچە. وەک ئاشکرایە دواکەوتنی موچە تەنیا کێشەی خێزانەکان نییە، بەڵکو هەڕەشەیە لەسەر تەواوی بازاڕی هەرێم. لە ڕووی ئابووریەوە پسپۆڕان پێیان وایە بەردەوامبوونی ئەم دۆخە زیان بە بازاڕی هەرێم دەگەیەنێت. لە کاتێکدا هەردوو حکوومەت باس لە بەردەوامی گفتوگۆ و نزیکبوونەوەی چارەسەر دەکەن، بەڵام ڕاستی ئەوەیە کە تا ئێستا هیچ ڕێکەوتنێکی جێگیر لەسەر داهاتی ناوخۆ نییە. موچەخۆران بوونەتە قوربانی سەرەکی ئەم ململانەیە و هەر مانگێک دەبێت چاوەڕوانی بڕیاری سیاسی بن بۆ وەرگرتنی ئەو موچەیەی کە مافێکی سەرەتایی و یاسایی خۆیانە. ئەگەر شەفافێت و متمانەی سیاسی جێگەی ناکۆکیە داراییەکان نەگرێتەوە، قەیرانی موچە وەک برینێکی ساڕێژ نەکرا و لە جەستەی هەرێمی کوردستاندا دەمێنێتەوە.